یان هەبوو های تێرانە با 1000 دینار تێکردە سیارە شوێ بە مانتۆڕ نەبوو بە سیارەتی با 1000 دینار تێکردە والله قەرەبارگەکە نەما بازارەکە نەما لەبەرەوەی معاشەکەەوە نینە و ئێستاش سعری بنزینی 120 دیناری هایتە سەری خەرک بەو شێوەی تێناکاتن تێش کاتن مەبلەغە چکەمە 5000 3000 زارانوانێک کابرا تێکرد 25000 30000 تێکرد ینی بازارەکەەوە نەما ئێستا تێکاتن کابرا هەرەگەریشی نەبی ناشتە دەری لەماری لەبێ پارەی یا و بنزین گرانە و ناوەڵا بازارەکەی زارە نەما دیار نییە ینی هۆکاری چییە و گرام بووە بەخوای هۆکارەکە دیار نیە ئەمە لێرە نزانین ئەمە لێرە هەر ڕۆژە و سعرێک نێوانێ سعرەکە بگۆڕدرێتن بەرزە بیتەوە زۆر جار نزمە بیتەوە دیار نیە ئەو نێوانەیە هەر لەک نەخۆوانە گەنا مثلەن هات بێ بایس 2000 بنزین تێ والله هەبووە تێ 1500 تێک گوتی پارەمێنە هەبووای تێرانە گوتی پارەمێنە شتەچی بەجێ دەرین باش بەدەێت کارتەنشی نیشتیمانی بەجێ دەریت ئاسپارەی دینتە یان هەبووهای تێرانە با 1000 دینار تێکردە سیارە شوێ بە مانتۆڕ نەبوو بە سیارەتی با 1000 دینار تێکردە ئێگە بنزینەکە مەبلەغەکەی زۆرە هەتوو نۆرمال ئاساییەکە هەر گەیشتیتە سوپەر و معسەنی گران بوو نۆرمالەکە بزانام گەیشتە نزیک 900 نۆرمالەکە گەیشتیتە هەندی 100 دینار 120 دیناری سوتە سەری خەرکەکە شتێ ناکاتن مەزبورە گەریشی نەبی لەمارە ناشتە دەرێت ئێستا خەڵک نییە یعنی دەرنانێ ئێستا منیش تەکسی دەکەم حەزم لێ بنزینەکە بە 600 بی یان بە 700 بی تێدەگەێت دەرنانی بە قورئان یعنی ئێستا بنزین گرانە بەخوا دەرنانی لۆ سایق تەکسی دەرنانی بەخوای ناچێت سەڕێی سڕی بنزینیشە دەبی سەعاتێک سەعات و نیەک سڕی بگری بنزیخانەی حکومی هی معنای هەیەەوە سەعات و نیەک سڕی بگرم وەڵڵە چێ بای 15 20 بنزین تێکەم ها ماوەی هەفتەیەکە بنزین لە سنتەری شاری هەولێر 100 دیناری چۆتە سەر واتە لە 795ەوە بۆ تا 895 و ڕێژەی ئەو بنزیخانانەی کە بنزینی حکومی دابش دەکەن کەم بۆتەوە من بۆ ئەم بابەتە پەیوەندیم بە جەنجی مەجی سەرۆک بنزیخانەکانی هەولێر کردووە ئەو باسی لەوە کرد کە نەک لە هەولێر بەڵکو لە سلێمانیش نرخی بنزین بەرز بۆتەوە بەڵام تایبەت بۆی هەولێر باسی لەوە کرد کە ئاگادارین و 100 دیناری چۆتە سەر هەوڵ دەدەن کە ئەم نرخەکەم بێتەوە و باس لە هیچ هۆکارێک نەکرد کەوا هۆکاری چییە بنزین نرخەکەی لە ئێستادا گرانە و ئەو بنزیخانانەی کەوا بنزین حکومی دابش دەکەن لەبەر چییە کەوا ڕێژەیان کەم بۆتەوە.